خۆشەویستان بەردەوامین لەگەڵتان لە تەوەر و گفتوگویەکی تراکسە لەسەرەواکەین تا چەندە لە نێو کووردا پێشبینیکردن هەبووە لە ڕابردووە تا چەندە شاعیرانمان ئەدیبانمان توانی ویانە کەسایەتەکانی نێو کورتوانی ویانە خوێندنەوە بۆ ئایندە بکەن و ئایندە ببینن و بتوانن خوێندنەوەی خۆیان هەبێ بۆ ئایندە کە چی ڕوەدا و چی ئەبێ لە داهاتوە بە قسەکردن لەسەرم بابەتە میوانداری مامۆستا سۆران حەماڕەش سپۆڕی مێژوو و مامۆستای زان کۆمان کردووە. مامۆستا سڵاو لێبێ. زۆر سپاس. مامۆستا زۆر زارەخنێوە گیرێ لە کورد ئەوترێ کورد میلەتێکی دووربین نییە، یعنی ناتوانێت ئایندە بخوێنێتەوە، بەڵام با بزانین بەڵگە مێژوویەکان لە ڕابردووە لە مێژووی دێرینی کووردا چیمان پێڵێن لەسەرەمە. خۆی پێشبینیکردن بەمانە لەم ئاینێ کۆنەکەی لە ناو کوردەواریە زۆر کۆنە. لێکێ لەو کەسایەتیە یارسانیانە کە بە ئێلبەگی جاف ناسراوە لە کەڵامەکان، کەڵام هۆنراوەیە بەڵام هۆنراوی یارسانیە. لە کەڵامەکانی ئەوە زۆر بەڕوونی دەرەکەوێت. جا پێشەویستمە سەر ئێلبەک ئەبێ بگەڕێمەوە بۆ ڕابردوویەک ئەم فەرهەنگە چۆن دروست بووە. باش یەکێ لە هۆزە سەرەکیەکانی میدەکان هۆزێکە پێڵێن هۆزی مخ. هێرۆدۆت نزیکەی 2400 ساڵەوە پێش بازی هۆزی مخەکە. ئەم هۆزە تایبەت بوون بە دابوونەرێتی ئاینی. ئەمانە پەیوەندی خەڵک و خوا بەرپرس بوون لەوە، کەس نەیتوانیوە هیچ قوربانی بکا بێ ئەوان. جا ئەمانە یەکێ لە تایبەتمەندیەکانیان چی بووە؟ خوێندنەوەی داهاتوو. ئەو سەردەما پیان وا بووە ئەستێرە بڵین چارەنووسی مرۆڤ بەسراوە بە ئەستێرەوە. ئەمە بەشێ بووە لە دین و زانست. زانست و ئاین لە ڕابردووە تێکەڵ بووە. ئەم ناوچێ ئەمنە تایبەتمەند بووە بەو بوارە بەهۆی مخەکانەوە. ئەگەر سەیری ئنجیلکەی کە باسی لەدایکبوونی ئەیساکە، ئەڵێ ئەیسا پێشەوەی لەدایک بێ چەند پیاوانێکی مخ لە ڕۆژهەڵاتەوە هاتن بە ئەستێرە، هاتن بۆ شاری ئورشەلیم زانیان کەسێ لەدایکە بێ بە ئەستێرە زانی بوویان. واتە بۆ ئەوەی بڵین شەرعیەتێ بن بە لە ئنجیلا شەرعیەت بابە لەدایکبوونی کەسایەتیشی پیرۆزی مێژووی هاتوون ئەگەڕێنەوە بۆ شەرعیەتێکی فەرهەنگی کە فەرهەنگی مخ بووە کە لەم ناوچەیە بووە. جاوەی مای سەرنج چەند ساڵەنەوە پێش بەرنامەیەکی BBC کرا، نازان بینی بێتان، هاتنە کوردستانەوە، هاتن ڕێچکەی هات چوونەوە بۆ ئورشەلیم و بە دوای ئەو سێ وەکو هینێک سمبڵێک ئەگەڕانەوە بە دوای ئەو سێ کەساجە. ئەمە فەرهەنگە لە ناو ئێمە بەردەوام بووە، فەرهەنگی خوێندنەوەی داهاتوو. لەلایەکەوە ڕوویەکی ڕۆحانی و فکری کۆنی هەیە کە گوایە ئەستێرەکان کاریگەریان لەسەر ئێمە هەموو پاشایە چەند کەسایەتیشی لەمانە لە دەور بووە کە ویستێتی هێرشێ بکە پرسی بەمان کردووە چۆن ڕوا ئاشتەکان چۆنە بێ. ئەمان خەڵکانی عاقڵ بوون، بەڵام ئەم عاقلیە لەو سەردەما ڕۆحانیەت ئەوەنە گرنگ بووە بەستوانەتەوە بە هینێکی ئەمە معجیزە و شتەوە بەسراوە بە ئەستێرە و ئەو معنایە ناوت. بەڵام ئەمانە خەڵکانی عاقڵ بوون، بۆ نمونە پێشبیریان کردووە پاشاکیان سەرکەوی یا سەر نەکەوێت، خوێندنەوەیان هین بووە ئەگەر ئەمڕۆ لێکی بینەوە. جا ئەم فەرهەنگە بەردەوام بووە لە کوردەواریە. من زۆر جار ئەڵێم کورد خۆی لاشەیەکی بێڕۆحە. ئەگەر ئاینی یارسانی و SD و دروز و ئەلەوی لێ دەرکەی هیچ ڕۆحیتیان هەناسەشیتیانە کە ئەچیتە ئەم کەڵامە بە هەزارەها شعرانەوە شتی وا ئەبینی ئەحەبەسەیت. ئێستا من ئەتوانم سەیری چەند شعرێکی هین بکەم. ئێلبەکی جاف چیڵێ پێشبینی بۆ چی کردووە؟ باشتێکی خۆش تریشی من شتەکان دایما ئەچێ بۆ پەلی تر وەرەگرێ. کە مناڵ بووم ئالی خوێندنەوە شت بووم، کابرای هێنای نۆسترادامۆسە نزیکەی 500 ساڵەوە پێش بەڵێ پێشبینی کەرێکی جیهانیە لە ئەوروپا هەموو کەسێکی خوێنەواری ناسێ. کابرا فەڕەنسیە نزیکەی 500 ساڵەوە پێش لەدایک بوو، کۆمەڵی پێشبینی کردووە. پێشبینیەکانم ڕۆڵێن هەندێکی وا بوو، هەندێکی بۆ دروستکرا و هەندێک ئەمڕۆ خوێندنەوەی بۆ کرێ. ئەوەی مای سەرنجە لە هەمان نزیکی هەمان سەردەمی ئێلبەگا لەدایک بووە. ئەمڕۆ ئێلبەگی جاف نەک جیهان نایناسێ، کورد خۆی نایناسێ. ئێلبەک کەس نازانێت چێە. ئەمە بۆ من گەوهەری
یەکێکە لەو گەوهرەکانی فەرهەنگی کوردی تەبەنە ئەم بە تەنهاش نییە پێش ئەم هزار ساڵەوە پێش شاخۆشین هەبووە شاخۆشین دیسان ئەمیش کەسایەتێکی یارسانیە لە کەڵامەکانیە ئەمیش دیسانەوە چەندین پێشبینی کردووە کە چەندین شعری نووسیە بەڵامەوەی مای سەرنجە ئەوانەی شاخۆشیێنە هەمووی بە زاراوی هەورامین بەداخۆ لە بەردەمانین بەڵام ئەوەی ئەلبەک بە زاراوی سۆرانی لەوانێ زۆرینەی خوێنەر زیاتر تێبگا بەڵێ ئێلبەک نزیگەی 500 ساڵ لە هەمانە و سەردەیی کە ئەو کابرا فەرەنسیە لەدا ئەمڕۆ کابرای فەرەنسی هەموو جیهانی ناسێ و کوردیش من وەکو مناڵێک 12 ساڵ بووم نۆسترادامۆس بەناسی کەچی لە گەورەی ما ئێلبەکم ناسی کتێبەیە وەرگێڕاوە بە ناوی پێشبینیەکانی نۆسترادامۆسەوە کەچی کەس باسی پێشبینیەکانی ئەم کابرا مەزنە ناکا با سەیری چەند یەکێ لە شعرەکانی بکەم ئەم کابرایە وەکوتم پەیڕەوی ئاینی یارسانی کردووە مسلمان نەبووە جا لە شوێنێکاڵێ من بە قەولی گۆرانەکەم قسە لە ژێر دەورانەکەم هەمووی لە بۆ سۆرانەکەم ئیتاعەتی دەورانەکەم هەروە بۆ هەروە ئەبێ هەموو جارێ چەندێڕی شعرەڵێ و ئەڕێ هەروە بۆ هەروە ئەبێ ئەڵێ چی شۆڕش لە ئێرانێ دەبێ سەرێ جۆش و گرانی دەبێ گەلێ مەردان فانی دەبێ ڕقی دۆستی جانی دەبێ هەروە بۆ هەروە دەبێ خاسان و بێوەتەن دەبێ مرغان دوور لە چەمەن دەبێ شاهان و بێ کەفەن دەبێ دەوران و کامی زەن دەبێ هەروە بۆ هەروار دەبێ باسی واکە کە خەڵکی خاص ئیتر قیمەتی نازانرێ ئەمە تەبەن لەو سەردەما 500 ساڵەوە پێش ئەمانە لە شوێنێکە بە ئەو شعری بدۆزمەوە کە ئاماژە دوژمنەکان دۆستەکان هەبن دۆستەکانی خۆ دەبن بە دوژمن هەروەش نا ئەم مەسەلەن پێشبینی ئەوەی کردووە کە ئێمە لە دوورەوە قسە لەگەڵێکن لە شوێنێکاڵێ مەردان مەردی گەزاف دەکەن هەم بە ڕاستی خلاف دەکەن قسان بە تیر قەلاف دەکەن بە ڕێگەی دوور مەساف دەکەن هەروە بۆ هەروە دەبێت ئێلبەک لەویا ئێوێ ئەڵێ خەڵک وردە وردە قسە بە تیر لە دوورەوە لەگەڵیەکە پەیوەندی دروزەکە یعنی ئەمەیەکە لەو پێشبینیانەی کە زۆر سەرنجی خەڵک ڕاکێشێ 500 ساڵەوە پێشم کابراڵێ مرۆڤ وای لێ لە دوورەوە قسە لەگەڵێکاکە شێوازی تەلەفۆنی نەیزانی بە چی بەڵام پێشبینیەوەی کردووە کە مرۆڤ ئەگاتەوە تبن بۆ نمونە ئەمە پێشبینی فڕۆکەی کردووە لێرە ئەڵێ تەیرێ وەک ڕعد و بەرق دەبێ گوێچکەی لە دووکەڵ غەرق دەبێ دەشت و دەری پێلەق دەبێ بەڕووی هەوا مۆڵق دەبێ هەروە بۆ هەروە دەبێت لێرە باسی پەیدابوونی تیرێکی گەوری باڵار کە چۆن دەنگێکی وا گەورەی هەیە و ئەمە ینی پێشبینی فڕۆکەی کرد ینی 500 ساڵ پێش ئێستێلبەگی جا پێشبینی بۆ دروستبوونی فڕۆکە کردووە نەک ئەوە کوتیشم پێشبینی بە پەیوەندی دووری نێوان مرۆڤ کردووە تەلەفۆنی ئێستا باڵە کە تەلەفۆنی ئێستاکە و ئەم پەیوەندی کە ئێستا بەردەوامین لەسەری هەرەوە نییە بۆ نموناڵێ گەلێ دڵنگ بە تەنگ دەبێ سەدای تۆ بوو فەنگ دەبێ شەڕی سەرباز بە شەنگ دەبێ ئێران دیلی فەرەنگ دەبێ هەروە بوو هەروە دەبێت ئەڵێ ئەم ناوچێتە من زۆرە دوور و دێژە شارەکان لە شوێنە ئەڵێ ئەم ناوچەیە وردە وردە ئەکەوێتە دەستی فەرەنگ یعنی ئەوروپی بۆ سەردەمە لە زمانی کوردی جاران کە ئەڵی فەرەنگ یعنی ئەوروپی ئەڵێ ئەم ناوچەیە ئەکەوێتە دەست ئەوروپا وردە وردە ئەوروپا تەمەەن وەختە بۆ کوێستە بەهێز نەبوون ئەڵێ ئەوروپا یەگەگرێ ئاماژە بە هاتنی جمهوریە دەکات سیستەمی کۆماری بۆم ناوچەیە کە شتەکان زۆر مای سەرنج ڕاکێشانە بۆ چوونی منە وایە ئەم کابرایە ینی هەموو مناڵە بیناسیە جا ئەوەی کە مایی سەرنجە من هەندێک کەڵامم هەیە بە تەمورۆ یارسانەکان لێن یارسانەکان بە تەمورۆ دانیشن ئەمەوەکو پیرۆز ئەوان مامەڵی لەگەڵەکەن ئێمە لەوانێ خەڵکە گشتیەکە پێڵن هۆنرا و شعر ئەوان پێڵەن کڵام ئەم کەڵامانە پیرۆزە ئەبێ بە تەموری پیرۆزی شۆ لێ بێرێ ئەوە دانیشتون بە گروپێ زۆر شتێکی جوانە کە داڵێن هەروە بوو هەروە بێ خۆی شعرەکان هەر خۆی مۆسیقا و گۆرانیە کە ئەو ڕۆحی هینەشیەکەی تەبەر ڕۆحی تەمورەکە ئەوەی تر زیینوە بێتەوە کۆبیتەوەجا هەمیشە 40 کەس 50 کە زیاتر سەدان کەس دانیشن هەمویان بەڵێ ئەوان لە جەمێنی کۆبوونەوە لە جەما زیاتر باشە بۆچی ئێڵبەک کە ئەوەنە گرنگی بەوەیەوە کە باز لە ڕووداوەکان کا پێشوەخت بۆچی زۆر کات گرنگیمان زۆر پێناوەکە خۆش لە سەرەتادا ئاماژە پێکرد ڕەنگە نەتەوەی کورد زۆر ئاشنا نەبێت بەمە هۆکارەکەی چییە؟ من زۆر جار ئەڵێم کرماشان و ئەو ناوچەیە دڵی فەرهەنگی کوردیە یعنی هەرچەند قوڵم مۆ لەو ناوچەیە ئەلم ڕۆژانە
خەڵک دڵی لەوانەیە بە پارێکی گەورە خۆش بێ بۆ من ئەم فەرهەنگانە ئەم بەڵگەنامانە کادۆزمەوە ئەم خاتە حاڵەتێکی خۆشی سەیرەوە لەم ڕۆژانە نووسینی شێخ حاتەمم دۆزیەوە شێخ حاتەم لە 1812 نزیکەی 200 ساڵەوە پێش زۆر بەڕەوانی باسی مۆسیقای کوردیەکە باسی ڕۆڵی مۆسیقاکە بە زاراوی کەلهور نووسێتی یعنی زیاتر وەکو خانەقینی ئەو ناوچەیە نووسێتی باسی دوو جۆر تەمورەلەیە ئەڵێ دوو جۆر تەمورەلیان هەیە یەکێکیان تەمورەلیانی خەڵکی گشتی یەکێکیان تەمورەلیانی خەڵکە تایبەتەکە ئەڵێ ئاینی ئێمە ڕۆحی ئێمە لەو کەسانەیە کە تایبەت مۆسیقالێن ئەوەی تایبەت لێ ئەیە ئەڵێ بە زەبری دڵ ئامێرەکێژەنێ خەڵکە گشتیەکە بە زەبری ماسوولکەی دەست بەڵام ئەوان ئەڵێ هێزەکە لە ڕۆح و لە دڵەوەێت دەگەڕەوە ئەڵێ ئاینی ئێمە لەوایە مۆسیقای ڕەسەنی ئێمە لەوایە ینی ئێمە هیچ تێکستێک هیچ نووسینێکی مۆسیقامان نییە کە سەیرەکەی دیسانەوە هەر هەموو شتێ هەر کانی کوردەواری لە ناو ئاینی ئەزدی و ئاینی ئێرسانە جا وتت بۆ ئێمە ئەمەمانەمان نییە لە دینەوەرە کە یەکێکە لە ناوەندە گرنگەکانی یارستانی لە ساڵی 1950 زانایکی جیهانی کورت هەیە ناوی دینەوەریە دینەوەری بەداخەوە هەموو جارێ بڵم هەرە بڵمە داخەوە کەس نایناسێ ئەم زانایە یەکەم کەسە کە مێژووی کوردی نووسیوە کتێبێکی هەیە ئەنساب الئەکراد بە عەرەبی نووسوێتی نەکتێبی تەمەنەمە کتێبی مێژوو کتێبی هەیە لەسەر ماتماتیک لەسەر کەژناسی لەسەر ئەستێرە ناسی ئەوە بەردەوام یادیم کابرامان کردووە نووسینەکانی ئەوە زۆر بوون وەرە تۆ لە مێژوو بنووسی لەسەر ڕێزمان بنووسی لەسەر کەژناسی ماتماتیک مێژووی کورد ئەم هەموو شتە بی لەیەک ئەنجا ئەمڕۆ زۆر بەمان نایناسن لە شارێکی کوردیە هاتووە مێژووی کوردی نووسیوە ئەمڕۆ لە زانکۆیەکە من لە مێژوونووسی کورد لە زانکۆ قسەیان لەگەڵەکەی ناوی دینەوەریان نەبیستووە سەرێم داماویەکە کەوتووە شەرەفخان هەر نوێ دوێنێ شەرەفخان بەڵام بەداخەوە ئەوێمە لە منهەجانی لە پرۆگراما میشە ئەوە لە بەرەکەین کێ مێژووی کوردی نووسی شەرەفخانی بەدلیسی ئای یەکەم کەس وەکەوەی کە یەکەم کەس ئەو بووبێت شەرەفخان دوێنێ ئەمە 6 ساڵ پێش زۆر پێش هەر زۆر پێش ئەوە هەر زۆر پێش ئەوە لەوانەیە شەرەفخان لە کتێبەکەی و سەردەمە ئەو ڕێچکەیە نەبووە کە بڵێ سوودم لەو سەرچاوەیە بینیوە لەوانەیە و کتێبەی هەبوو بێ بەداخەوە ئەم کتێبە دیار نییە لە سەرچاوی مێژووی یان نزیکە 1000 ساڵەوە پێش ناوی هاتووە ینی بووە کتێبەکە بووە لە فهرستا کە وەکو فهرستی ینی فەرهەنگۆکی هەموو کتێبەکانی ئەو سەردەمەیە ناوی کتێبەکە هاتووە ینی کتێبەکە بوونی هەبووە بەڵام ئەمڕۆ کێبی دۆزێتەوە لەوانەیە لە سوچی مزگەوتێکی کۆنابێ یا لەم داماوی و ئەنفال و شتافە و تابێ یا لەوانەیە ڕۆژێک کەسایەتی ئەگەر بگەڕێ بە دوایە لە ئەستەمبول لە تاران لە سوچێکە ئەو کتێبە بدۆزێتەوە کە عشێت یعنی دەوڵەمەنێکی گەورەی مێژووی کوردمان کتێبخانەیەکی گەورەی جیهانەوە بابچمەوە بابەتەکە پرسیارێکی بۆ ئێمە ئەمانە ناناسین ئێمە خۆمان ناناسین ئێمە ئەمڕۆ بڕۆ لە زانکۆکانە ئەدەبێکی سادەی داماوی سەردەمی بابانە خوێنین من ناڵم لێکم ناکەمەوە بەڵامەوە ئەلفوبێی ئەدەبی کوردیە من ئێستا بە هەزارەها کەڵامی یارسانیم هەیە ئەم هەزاران کەڵامی یارزانیە زانکواگەی لێ نییە ئەمە داماویە ناوەندە ڕۆشنبیرەکانمان ئاگای لێ نییە ڕۆشنبیرەکانمان ئەپرسن لە ئاینی یارزانی چییە لەسەر خاکی کوردستان بچی ئەوە بپرسین جا من هەرەوەڵێمەوە کە تۆ ڕۆحەکەی خۆت نەناسی کە ڕۆحەکەت ئاینی یارسانیە کە ڕۆحەکەت ئاینی ئەزدی و ئاینی دروز و ئەلەوێ کە ئەو ڕۆحی خۆ نەناسی لاشەیەکی بێڕۆح و بێجانی مردووی کە ئەمڕۆ ئێمەین کە ئەمڕۆ کوردی داماوە بەو شێوە مامۆستا تۆ باسی ئەلبەگی جافە کرد کەسایەتی تر هەیە پێشبینی کردبێ بەڵێ کەسایەتێکی تر هەیە خان ئەڵماسی لورستانی ئەمیش هەر یارسانیە ئەمە نزیکەی 300 ساڵ لەمەوە پێش ژیاوە هەموو لور و زۆر جا سۆرانی و هەمویان زۆربیان بە زاراوەی هەورامی کەڵامەکانیان نووسیوە چونکە زمانی ئاینی یارسان بەگشتی زمانی هەورامیە کەمی بە سۆرانیە چەند کەسایەتیەک هەیە نێرگزخانمی جاف ئەمە
نزیکەی 600 ساڵەوە پێش ئەمیش کۆمەڵە شعری لێ بەجێ ماوە خانمێکی گەورەی کووردە هاوسەری کەسایەتێکی گەورەی تری هەر کووردە ئەویش هەر بە سۆرانی نووسێتی بەڵام زۆربەی کەڵامەکان بە هەورانی نێرگس خان میجاف 600 ساڵەمە نێرگس خانم بەڵێ خۆی کچی کابراایکی بڵین پیرمەندی گەورە ئەبێ ئەمە چێتەوە سەر ئاینی باو باپیرانی لەگەڵ عابدینی جافا کە مێردێتی هەردووکیان ئاینی ئیسلام بەجێڵ ئەچنەوە سەر ئاینی مەینی باو باپیران ئەچنەوە سەر ئاینی یارسان جا کۆمەڵە شعریان لێ بەجێ ماوە ئەمڕۆ پێم نییە لەبەری پەیوەندی بە بابەتەکە نەمهێناوە شعرەکانی وانی زۆر نایە جامە خان ئەڵماس ئەمیش تەمەەن لورستانیە ئەو وەختامانە ئەمام سەردەمەیە لوڕ خەریکە جیاکرێتەوە لە گرتو ئەم لورستانیانە هەر لە شعرەکانیشیانە هەر خۆیان بە کورد دەزانن ئەمیش لە چەند شوێنەکە ئاماژە بە ئەوەی کە تورک وردە وردە بەرەو سەرەوە ڕوا و کورد بەرەو خوارەوە ڕوا و چۆن ئەم ناوچەیە گۆڕێ پێشبینی زۆری کردووە لە پێشبینیەکانیشە ئاماژە بە پێشبینی پێشتری سەرکردەی گەوری یارسان شاخۆشی نەکات بۆ نەڵێ چوارگۆشە ماتەن سەراف مەزان و چوارگۆشە ماتەن بگیرن سەلاتەن ئاشۆی شارانن شاخۆشی نواتەن ئەڵێ هەر وەسێکی ئاوا ڕوا هەر بە قەولی شاخۆشینیش باسی ئەمەی کردووە وەختی خۆی جا لە شوێنێکە ئەڵێ زەنگی زەنگەوار تاتارێ هەوەش کوردران ئەتراف تورکانی سەرکەش ئەڵێ تاتەر و ئەمانە یێن و تورکان ئەچنە سەرکەشی و کوردیش کەوێتە ئەترافەوە لە چەند شوێنێکە ئاماژە بوو وەزعی کوردەکە ئەم تەمەن 300 ساڵەمە پێشە هێندەی بۆ چوونی من پێشبینیەکانی ئەم هێندەی پێشبینیەکانی ئێلبەک ڕوون نییە ئەوانی ئێلبەک زۆر خۆشترن لە ڕووی مۆسیقاوە و وردەکاری زۆری تایە بەڵام ئەمیش پێشبینی زۆری کردووە هی ڕووداوەکان تەنانەت هاتنی زەندەکان باسەکە چۆن زەندەکانیان لە ئێرانە حکومەکەن ئێلبەک زۆر وردەکاری خۆشی تایە ینی لە کرماشان و ناوچەیە خەڵکێکی زۆر پیرەکان هەمووی لەبەریانە بەڵام لەم ناوچەیە ئێمە خوێنەواری تازەی شار زۆر ئەدەبی کوردیمان تەسک کردوەوە لە بابان و ئەم قوتابخانەی بابان ئاشنایمان ماوەسا ڕەنگە کات نەماوێکو دو پرسیارە بکەین ینی ئەو مێژووی دێرینی کورد بەڵام ئەم ساڵانەی دوایی ینی پێشبینیەکان بە شۆگەشتەوە شاعرانمان چۆن پێشبینیان کردووە ینی حاڵەتی لەم شێوای بینین بەر لە بەرنامەکە نمونەیەکی شاعریمان لێنایە ینی یەکێک لە شاعرەکان پێشبینیەوەکە کە شەمەندۆ فێرەگاتە هەورامان ینی بەداخەوە 100 ساڵ تێپەڕی و هەر نەگەشتەوە بەڵێ پێشبینیەکان و ئەمڕۆ کورد لە ژێر ینی هەلومەرجێکی خراپاشی کە لە هەلومەرجی خراپژێ مەسەنەن 5 ساڵەوە پێش 7 ساڵەوە پێش بژانەوەیکی ئابووری بەهێز بوو ئێستا سەرەکی کتوپڕ هاتووینەتەوە خوارەوە ئەمە واکە کورد لەم سەردەما زۆر ڕۆژاناژی ئەمە چۆتە ئاستی سیاسی و ئاستی تاکەوە ینی تۆ ناچاری بۆ کاتی کار بکەیت ئەمە لە ئەدەبمانە لە مۆسیقالمانە لە سیاستمانە لە هەموو شتێکە ڕەنگاتەوە چکە تۆ بۆ هەلومەرجەکە دایمە لە جوڵایە مرۆڤ ئەبێ خۆی بگونجێنێ لەگەڵ ژینگە لە ژینگەی ناجێگیرە ئەبێت تۆ ئامادە بیت لەبەرەوە مرۆڤی کورد ناجێگیرە لە ڕووی دەرونیەوە ئەوە کاریگەری کردووە لەسەر هەڵسو کەوتمانە کە سیاست داهێنرێ هیچ هەنگاوێکی سیاسی نابینی کە پێشبینی 10 ساڵی تابێ کە یعنی کە هەنگاوەکە ئەنێ بیر لە 10 ساڵی داهاتوو بکاتەوە چکە پەلەیەتی نازانێت بینێت چۆن ڕوە ناتوانێت یعنی استراتیژیانە بیرکاتەوە بەداخەوە ینی لەم سەردەمە نوێیە ئەو هینە نەماوە کە ئەم شاعرانە سەیرەکەی مەسەن کەم باسی شاخۆشین و بابەتە ئەمانە هاوڕێیەک بوون شاخۆشین بابەتەیار پیرشالیار ئەمانە کۆڕیانە بۆ کۆڕی جەم ئەمانە لە ژێر سایی دەوڵەتی کوردیان بوون خۆمانە بە تەنها نەبوون هە لە خۆی دروست نەبوون ئەم مەسەن شاخۆشین بابەتایر لەگەڵ پیرشالیار کە ئەمانە پیرمەند و فەیلسوفی کوردن ئەمانە لە ژێر باڵی دەوڵەتی عیاریە دروست بوون جاتۆ بژانەوەی فەرهەنگی دایمە لە ژێر باڵی دەوڵەتێکی کوردیە کۆمەڵی تریان لەژێر باڵی مەسەنەن باڵوڵی ماهی باڵوڵی دێوانە ئەمانە لە ژێر باڵی دەوڵەتی حەسنەویە بژاونەتەوە جا بژانەوەکان دایمە ئەو پێشبینیە گەورانە و ئەو پێویستی بە ئارامی هەیە
ئەمانە لە سەردەمی ئارامی کوردیە و ناوچەی کوردی ئاراما دروست بوون. بەڵێ دەستە خۆش بە مامۆستا زۆر سپاس بۆ ڕوونکردنەوەتان سپاس بۆ ئامادەبوونە دووبارە دەستخۆشی بۆ سۆران حەمەڕاش پستۆڕی مێژوو مامۆستایزان کۆمڕۆ لامان میشان بابەتانە بێگومان کاتی زیاتری پێویستە ینی وەکو خۆدا ئاماژە پێکرد باسی بابەتێکەکەی ناچارە بێ بچی بۆ بابەتی تر لقی لێبێتەوە بەڵام بێگومان نەرناو بەناو درێژە بەم تەوەر و بابەتانەین سپاس بە ئامادەبوونە سپاس بە ڕوونکردنەوەتان مامۆستا خۆشەویستان لەگەڵتان بەردەوامە بین دوای پشیوەک درێژە بە گفتوگۆکانمانەین لەگەڵمان بن.